هەرچاباتێک چۆنا ڕەوشە ئەو لە هەیە هەرێما ڕۆژهەڵاتە ناوین ئاستەنگە لە پێش گەشەکردنا دموکراسیەتی ji بۆ شرەڤەکردنا دەگەلما ڕاستەوخە ji ستۆدیا دەنگی ئەمریکا لە لەندەنی کاک مەسعود لاوە ڕۆژنامەوان یان ڕۆژنامەوانی ئەشەرق الئەوسەد کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداری جەنابەت پرسیاری یەکەم ئەوەیە ئایا تا چەندێک مەسەلەی ئەمنی بەکاردێتن بەکاردێت بۆ ئەوەی یان بابەتی ئاسایش بەکاردێت بۆ ئەوەی پێشێلی مافی مرۆڤ و دیموکراسیەت لە هەرێم بکرێت سپاسان دەکەم بەداخەوە لە مادەی 19 لە میثاقی مافی مرۆڤ دیارە بە شێوەیەکی ڕاشکاویکەوە پێویستە ئازادی ڕادەربڕین لە هەموو شوێنێک بەرپا بکرێ و هیچ پێشێلێکی نەکرێ بەڵام زۆر لە حکوومەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە لای خۆمانیش لە کوردستان تا ڕادەیەک بڕگەی سێەم بەکاردێتن بۆ ئەم بۆ پێشێلکردنی ئەم مادەیە بڕگەی سێەم باز لەوە دەکات دەڵێ کەوا نابێت خەڵک یاخود ڕۆژنامە نووس بە پاساوی ڕادەربڕین پێشێلی ئەمنی قەومی بکە یاخود ئەخلاقیاتی زۆرینەی خەڵک و یاخود دیانەت و معتەقەداتی خەڵک بۆیە بەداخەوە لای خۆشمان ئەو شتە هەیە هەرچەندە لەوانەیە لە وڵاتانی تر کەمتر بێت. بەڵێ کاک مەسعود وەکو خۆشە داگاداری ئەمڕۆ شەڕێکی جیهانی لە ئارادایە دژ بە تێرۆریزم زۆربەی وڵاتان لە جیهاندا پەنایان بردوۆتە بەر یاسای جۆراوجۆر بۆ دژایەتیکردنی تێرۆر. ئەم یاسایە چەندێک زیانی لە ئازادی ڕۆژنامەوانی و لە ئازادی ڕادەربڕینیش داوە. بێگومان ئەوە دەتوانین وەکو بڵین وەکو پاساوێک بەکاردێنرێ بەڵام لە زۆر وڵاتان بۆ دژە تیرۆر خەڵکانێک بانکراون و ئازار دراون و بۆی ترافی بە زۆر یان پێ بکەنکەوە ئەوانەی دەینووسن ئەوانەی دەیڵێن لە خزمەتی تیرۆریستانەیە بەڵام تیرۆریستان زۆر دیارە خیتابەکەیان دیارە چی دەڵێن و باس لەسی دەکەن ڕۆژنامەنووسان و خەڵکانی تریش ئەگەر ڕوتێکی ئیسلامیشیانە بێت دیارە تیرۆریستیاننا بەداخەوە زۆر بە ئاشکرایەکەوە دەتوانێت ئەو شتە نەکرێت. کاک مەسعود ئەوانەی قوربانیان داوە بۆ ئەوەی لە پێناوی ئازادی تاکە کەسی وەڵە خەڵکانیان کۆمەلگای ڕۆژئاوای تا چەندێک ئەوانە ئامادەن دەستبەرداری ئەو دەستکەوتانە بن بەرامبەر بەوەی ئاسایشیان هەبێ. بۆرە پرسیارەکە دووبارەکەوە تا چەندێک ئەوانەی کە قوربانیان داوە بۆ ئەوەی ئازادیان یان دموکراسی کۆمەلگای خۆیاندا بەرقەرار بێ ئامادەن لەوەی کە دەستبەرداری ئەو ئازادیانە بن بەرامبەر بەوەی ئاسایشیان هەبێ. بەڕاستی وابزانم زۆر بە ئاسانی دەستبەرداری ئەو ئازادیە نابن بۆ ئەوەی ئاسایشیان دەستکەوێت لەبەرەوەی لە شۆڕشی فەڕەنساوە سەربەستی و ئازادی یەکێکە لە مەشخەڵە هەرە گرنگەکانی کەوا لە ئەوروپا باوە هەوڵ دەدەن بە شوێنێک بە شێوەیەک لە شێوەکان تیرۆر کەمکەنەوە بەڵام ئازادی ڕادەربڕینیش هەر بمێنێ و نەبێتە پاساوێک بۆەوەی پێشێلی ئەو ڕادەربڕین بکرێت. باشە کاک مەسعود ئەگەر لێرەدا بپرسین کامیان کۆسپ و تەگەرەی زیاترن لە بەردەم ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕیندا ئایا لایەنەکانی دەسەڵاتی سیاسین یاخۆد ئاین لێرەدا ڕۆڵ دەگێڕێ یا باری باوی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگاکانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتتریش کۆمەلگای کوردی؟ بەڕای من ئەگەر سەیری گروپە تێرۆریستەکان بکەین ئەوە لایەنی دینیەکەیە کەوا پاڵ دەنێ بۆی ئازادی ڕادەربڕین پێشێل بکرێ بەڵام ئەگەر بیتە سەر سیاست و ڕادەربڕین بەرامبەر مانەوەی چەند کەسانێک لە حکومیان چەند حزبێکی دیاریکرا و
لە حکم ئەوە لەلایەن سیاسیەکانەوە ئەو پێشەی لێ دەکرێت لە هەردوو لایەن هەر هەیە ئەو شتە لە هەردوو لایەن ئەم جۆرەشتە هەیە ڕۆژنامەوانان یاخود چالاکوانانی سڤیلی چۆن لەم دۆسەیە دەڕوانن دەتوانن چی بکەن بۆ ئەوەی ڕوبەری ئازادیەکان زیاتر بکەن ڕوبەری ئازادیەکان بەوەی ئازاد دەکرێت سندیکای ڕۆژنامە نووسان بەهێز بکرێ لە هەموو وڵاتەکان وا بکرێ ئەو خەڵکانی کەوا ڕۆژنامە نووسن و سەر بە پارتە حکومڕانەکانن وایان لێ بکرێتەوە لەو پارتە تۆزێک دوورکەونەوە یاخود بە ئازادی بیرکەنەوە خەڵکانێک بکەنە خاوەن منسەب و خاوەن مەسئولیەت کە مستەقل بن سەر بە ئەحزاب نەبن ئەو کاتی سندیکاکان کە استقلالیەتێکی باشی بەدەستێنا دەتوانی دیفاعێکی باش لە ڕۆژنامەوان و نووسەران و هەموو ئەوانە بکەن کە دایانەوە ڕای خۆیان بە ئازایی دەربڕن کاک مەسعود دیسان یعنی مەسەلەی باری ئاسایش شتێکی زۆر گرنگە کاتی باسی دیموکراسیەت و ئازادیەکان دەکەین یعنی ئەمە بووە کێشەیەکی جیهانی لە ئەمریکاش باسەکرێ لە ئەوروپا باسەکرێ بۆ نمونە کە ئەوانەی باسی پەلەمارەکانی پەلەماری و ێریشەکانی پاریس و برۆکسل و ئەو شوێنەن هەر ئەو باسەیە تا چەندێک باڵانس یەکێک یان وڵاتێک حکومەتێک باڵانس ڕدەگرێت لە بینی ئەو ئاسایش و ئەو دیموکراسیەت و ئازادیانە یعنی ئەمە کێشەیەکی ئاڵۆز زۆر گەورەیە چێ دەتوانێت ئەو باڵانسە بتوانێت ڕاگرێت بەڕای من دادگا لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان بە هەردوو لە دەتوانن ئەو بەڵانسە ڕابگرن ئازادی دەربڕین لە هەمان کاتە بمێنێ و لە هەمان کاتدا ئاسایشی وڵاتەکەش ڕابگیرێ ڕاستە بۆ ڕاگررتنی ئاسایش لە هەر وڵاتێک پێویستە تۆزێک پێشێلی بکرێ بانی پێشێلی بەمانای ئەوەی هەوڵدان بۆ نێشتنی تەقینەوە و کاری تیرۆری نەوەک دوای ئەوەی بچین باسی لێ بکەن و تحقیق بکرێ و بزانێت چیە کردی و چێ کردی بۆیە بەرزار پێویستە لەلایەنی ئاسایی بۆ غەرازی ئاسایش تۆزێک لەلایەنی ڕادەربڕین تا حدێک زیانە دات و سنوورداریەکە سنوورداری بکەن نووسەر و ڕۆژنامەوان مەسعود لاوە لە لەندەنەوە لەگەڵ کورد کۆنێکشندا بوو کاک مەسعود زۆر سپاست دەکەین